یەکێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە صحیح مسلمە هاتووە ئەفەرمێ زۆر عارەقی ئەخواردەوە بیرکەنەوە هاوڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام زۆر شۆربی خەمری هەبوو زۆر عارەقی ئەخوارد هەموو جارێک داری لێ ئەدرا لەسەر ئەمەی کە عارەق ئەخوات یەکێک لە جارەکان کە داری لێ ئەدرا یەکێک لە هاوڵەکان قسەیەکی پێوت فەسەبەه پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەموچاوی زۆر تێکچوو فەرمووی لا تەلعنوه نەچن گوێن بەم کەسە بدەن و لعنەت و نەفرینی لێ بکەن لەبەرەوەی گوناهبارە فما علمت منه إلا أنه يحب الله ورسوله والله أما يكشتي تيانا بينهم أم عبدا لقل أول شيء قلنا هبارة حبي خوف يغمر إخوة صلى الله عليه وسلم للضل يا أبين تصور كان إما لم زمانات شان دور كوتين تولى الدين بياني طبيعة من وايلها توقع كسيك قلنا هبارة بين إنهموا ما تفوا لعنتي لي كانوا دوري أخينا ولا دينه دفزانا في غمري خوا صلى الله عليه وسلم سيري كوي أكا لم كاتي أم كسقنا هبارة سيري ضلي جواني أكا كبر لخوشويستي خدا وفي غمري خوا صلى الله عليه وسلم بۆیە ئەم دوو پلەی خۆشەویستیە پلەیەکی زۆر باڵان لە ئیسلامە ئێمەی ئیماندار ئەبێ مەحەبەتی دڵمان پۆلێن کردبێ ئەبێ بۆ خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم توابینەوە ئێمە ئەجر لەسەر مجەڕەدی دڵ و خۆشەویستیمان وەرەگرین ئەگەر لاشەشمان گونەهبار بێ مادام ئێرە صاف و پاک بێ لعل لەژێر ڕەحمی رب العالمین یەکێک لە محبینی خوا بین یەک وەلی نییە لە ئەولەی خوا گوناهی نەکردبێ بەڵام تەوبەکار بووە گەڕاوەتەوە لای خوا ڕێی بەرماڵی ون نەکردووە دڵەکەی محبی خوا و پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم